میلیس خان زۆر بەخێرهاتن دەکەم بۆ کوردستان یەکەم جار. ئێستا ئێمە لە شوێنێکی زۆر جوانین، بەرزایەکانی شاری سلێمانی، شاخی گۆیژە وەکوەوەی بینین فروشتێکی زۆر جوانە. سلێمانیش یەکێکە لەو شارە جوانەکانی کوردستان و پێم وایە ئێمە یەکەم جارەشەوە بزانیتە کوردستان و یەی بۆ سلێمانی بە تایبەت. خانمێک کە خەڵقی دیاربەکرە لە دیاربەکر لەدایک بووی و دەستپێکی ژیانی هونەریتە بۆ باسکە چۆن چوویتە ناو ژینگەیەکی هونەری و هونەر بوو بە بەشێکی گرنگی ژیانی تۆ. Aslında چیرۆکی ئەمە تۆزێک سەرنجڕاکێشە، چونکە دروستبوونی خولیان بۆ هونەر لە ڕێی خوێندنەوەوە دەستی پێکرد، چونکە لە نێو خانەوادەیەکی زۆر خوێندەواردا چاوم بە دنیا هەڵێنا. دوای ئەوەی خولیای دنیای ئەدەب بووم، وەک دەزانیت تایبەتمەندی هەستناسکیش هۆکار بوو. دوای ئەوەی زۆربەی کاتەکانی خۆم بۆ خوێندنەوەی زیاتری کتێب و ئەدەبیات تەرخان کرد. دایک و باوکم بە تایبەتی دایکم گرەیەکی لە مێژینەیان لە نێو دڵدا بووە. هەردووکیان هونەردۆستن. بە تایبەتی دایکم دەنگێکی زۆر خۆشی هەبووە. ویستۆتی بچێتە نێو جیهانی هونەرەوە، بەڵام بەداخەوە چونکە دەرفەت نەبووە و توانستەکانی ئەو کاتیش بەهۆی خراپی دۆخی ژیان فراهم نەبووە، نەیتوانیوە بە ئامانج بگات. بەڵام لە ماڵەوە و لە مەجلیسەکانیدا بەردەوام گۆرانی دەچڕی و منیش هەمیشە لەگەڵیان بووم. زیاتر ئاشنای گۆرانی گوتن بووم. منیش کە منداڵ بووم بە ئەوەی درکی پێ بکەم هێندەم زانی کە 5-6 گۆرانی زۆر خۆشم لەبەر کردووە و بە هەستێکی جیاوازەوە دەمچڕێ. لە تەمەنێکی بچووکەوە گۆرانی زۆر قوڵ و زەحمەتەکانم دەچڕی و لە ناخەوە هەستم پێدەکردن. تەنانەت بەسەراتێکی سەرنجڕاکێشم لەم بوارەدا هەیە. ڕۆژێکان میوانی زۆراتە ماڵمان و وەک هەموو جارێک دایک و باوکم شان بەشان لە تەنیشت یەکدی دانیشت بوون. بەڵێ لە دیاربەکر. ئەگەر هەڵە نەبم ساڵی 1996 بوو، منیش ئەوسا زۆر بچووک بووم. دایکم لەگەڵ میوانەکان گفتوگۆیان دەکرد. منیش چونکە منداڵ بووم لەژێر مێزەکەدا یاریم دەکرد. ئەوسا تەمەنم 4 بۆ 5 ساڵ بوو. ئەوسا دەستم کرد بە گۆرانی گوتن، گۆرانێکی بەناوبانگی ئەو ساڵە بوو. بەڵام لە هەمان کاتدا بەهەڵە گۆرانیەکەم دەگوت. ئەو گۆرانیەت لە بیرەکە لە مناڵی وتوتە؟ لە یادم نییە، بەڵام وەک دایکم دەگەڕایەوە ئەمە بوو. Senin yeşil gözlerin yar gözlerin. Nice. Ve şarkı söylemeye başlamışım. ئیدی بەم شێوەیە دەستم بە گۆرانی گوتن کردووە. لە ڕاستیدا گەورەبوون لە خانەوادەیەکدا کە خولیای هونەر بن کاریگەریەکی زۆر مەزنی هەیە و دەبێت. لەوانەوە هونەرم خۆشویست و دەستم بە گوتنەوەی و گۆرانیانە دەکرد کەوان حەزیان لێ بوو. بەردەوام گویان لێ دەگرت و بە دەنگی خۆیانەوە دەیان چڕی. ئەوان هەستیان کرد کە من گۆرانیەکانی ئەوانم لەبەر کردووە. باوکم دەیگوت هەندێک گۆرانی هەبوون کە بۆ ئێمە زەحمەت بوون لەبەری بکەین، کەچی تۆ بە منگەمنگ و زمانی منداڵیەوە لەبەرت کردبوون. بۆیە لەو کاتەوە درکمان بۆەوە کرد کە توش خولیای هونەر و میوزیکی، پاشان منیان ناردە خولی فێربوونی ئۆرگ. یعنی لە مناڵیەوە تەواو حەزت لە گۆرانی وتون و لە خوێندن بوو. بەڵێ تەمەنم 6 ساڵ بوو. دوای چەند هەفتەیەک لە خولەکە من خۆم مێلۆدیم دەژەنی و کارم لەسەر دەکرد. میلیس لە 2013 دوای ئەوەی کە کۆنسەرواتواری مۆسیقا لە دیاربەکر تەواوکەی یەیتە ئیستانبول و ماستەرەکەت لە بواری مۆسیقای سەنات موزیکە بێت، مۆسیقای کلاسیکی تورکی، کە من خۆم یەکێک لەو کەسانم کە زۆر گوێ لە موزیکی سەنات موزیکە کردم و زۆرش چێژی لێ بینم.
ئەمە باسی مۆسیقای سەنعەت موزیکم بۆ بکەی و بەتایبەت دراسی تۆ وەکو خاتونێکی کورد لەسەر مۆسیقای کلاسیکی تورکی ئەو قۆناغەم بۆ باسکە. Evet. Bu gerçekten çok لە ڕاستیدا ئەمەش بابەتێکی قوڵە. دەتوانم بەم شێوەیە دەست پێ بکەم. بە بۆچوونی من میوزیکی تورکی بەشێکی زۆر گرنگی هونەری تورکە. میوزیک کۆڵەکەی هونەرە لە وڵاتەدا. چونکە کاتێک دەچیتە نێو جیهانی هونەر لەم ڕوانگەیەوە دەست پێ دەکەیت. هەم شێوازی چڕینی گۆرانی، هەم زانستی نۆتەکان و هەمیش ژێرخانی تەواوی زانستی هونەر و میوزیک لە قوڵاییەوە فێر دەبیت. کاتێکم ژێرخانە تۆکمە دەبێت دەتوانیت بەرهەمی هونەری باشتر پێشکەش بکەیت و ڕەنگی زیاتری پێ ببەخشیت. میوزیکی تورکی بۆ من بەها و خۆشەویستێکی زۆر جیاوازی هەیە. تەنانەت لە تورکیاش لەم ڕوانگەیەدا کار و چالاکی یەکجار زۆرمان هەیە. منیش بەشێکم لە نێو ئەم گروپەدا کە کار دەکەین بۆ بەهێزکردنی زیاتری تواناکانمان. ژمارەیەکی بەرچاو کۆڕاڵ هەن ئەوان شێوازە کلاسیکەکەی میوزیکی تورکی نوێ دەکەنەوە. ئەوە ڕێگە خۆشکەر دەبێت بۆ ڕاهێنانی هونەرمەند. واتە بە دەستپێکردنی شێوازە کلاسیکەکەی میوزیکی تورکی هەنگاوی یەکەم بەرەو ئاکادمی بوون دەنێن. ئەوان دەیانەوێت هونەرمەندان لەسەرەوە ڕابهێنن کە ئەم ژێرخان و بنەما کلاسیکەی میوزیکی تورکی هیچ کاتێک نابێ بگۆڕدرێت. نابێت بکەوێتە ژێر کاریگەریەکی دیکە و نابێت هەموار بکرێتەوە. بەڵکو دەتوانرێت دەوڵەمەند بکرێت بەو مەرجەی لە نێو چوارچێوەی ڕەسەنی خۆی دابمێنێتەوە. کۆڕاڵەکانیش بە لە بەرچاوگرتنی ئەم بنەمایانە هەوڵ دەدەن کلاسیکی بوون و ڕەسەنایەتی بپارێزن. منیش تێزی ماستەرەکەم لە مۆزیکی تورکی وەرگرتووە، چونکە لە ناخەوە خۆشەویستێکی بێوێنم هەیە بەرامبەری. من پێم وایە ئەستانبول شارێکی زۆر گرنگە بۆ مۆسیقا لە هەموو دنیاە. بەڕاستی شارێکی کۆزمۆپۆلیتن، شارێک پڕ لە هونەر، پڕ لە هونەرمەندانی زۆر زۆر باش، ئەتوانم بڵێم لە ئاستی زۆر زۆر باش لە عالەمە. تا ئێستا لە 2013 تا ئێستا لە ئەستانبول نەژیت. ئەستانبول چەندێ تەئسیری هەبووە لەناو ژیانی هونەری تۆ؟ Çok fazla bir etkisi var. Kesinlikle İstanbul کاریگەریەکی زۆر زۆری هەیە. بە دڵنیاییەوە ئەستانبول چەقی هونەر و دایکی شارانی تورکیایە لە ڕووی هونەریەوە. لە ئیستانبول دەرگای زۆر هەن، کەسانی ئاکادمی زۆر هەن، کۆمپانیای زۆر هەن، دامەزراوەی هونەری زۆر هەن. دەرەنجامیش دەرفەتی زۆر هەن بۆ کارکردن. هەروەها کۆنسێرڤاتواری ئەستانبول یەکێکە لە کۆنسێرڤاتوارە هەرە گرنگەکانی تورکیا. بەڵێ کاریگەری زۆری لەسرم هەیە، چونکە هونەر تەنیا ئەو وانانە نین کە لە قوتابخانەکاندا دەخوێنرێن. میوزیک چەندین لایەنی فراوانی هەن، چەندین لقوپۆپی هەن، چەندین میتۆدی جیاوازی هەن. ئێمە ئەکادمی بوونی هونەر، نۆتە، مەقام، هەروەها گۆرانی گوتن لە بەردەم گروپی میوزیکی گەورە فێر دەبین. ئەستانبول بۆیە کاریگەری زۆری بەسەرمەوە هەیە، چونکە لەم شارەدا بوومە خاوەن ئەزمونێک کە بتوانم هونەرەکەم پێشکەشی خەڵک بکەم. ئەمەش بۆ من زۆر گرنگ بوو. هەوڵ دەدەم هەست و سۆزی ئەوان فێر بمولیان تێ بگەم. هاوکات هەوڵ دەدەم هونەرێکی دروستیان پێ بدەم، چونکە من ژێرخانێکی بەهێز و ڕوویەکی ئەکادمی تۆکمەم هەیە. دەبێت بەرهەمێکی ناوازە پێشکەش بکەم. دەرەنجامیش دەبێت کوالیتیەکی زۆر باش ببێتە سەرەتای بەرهەمەکان. وەک باسم کرد، ئەستانبول کاریگەری لەسرم هەیە، چونکە دەرفەتی پێدام بچمە بەرامبەر خەڵک و دەرفەتی پێدام خەڵک گوێم لێ بگرن و هەڵم بسەنگێنن. چونکە ئەستانبول شارێکە بەڕاستی پڕاوپڕە لە هونەر و بنەما جیاوازەکان و لە قەفراوانەکان. بۆیە لە ئەستانبول دەتوانیت تواناکانی خۆت بسلمێنیت و لە ڕێگەی پلاتفۆرمێکەوە دەرفەتی ناوداربوون و ناساندنی خۆت دەبێت بۆ جەماوەر و کەسانی دیکە لە بواری هونەریدا. ئەمەش ئەزمونێکی زۆر باشە و ڕاهێنانێکی زۆر تەندروستە. Gelse şu meclise nazı tegafül eylese, gelse şu meclise
canım yelelel lel 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 gelse o şu meclise nazı tegafül eylese gelse o şu meclise nazı tegafül eylese tiriyellellel canım yelelel ميليت ل 2009 لشاري زونغولداك لكارادانيز لتركيا بەشداری پێش بڕگەیەکت کرد کە ئەم پێش بڕکەیە لەلایەنی وەزارەتی ڕۆشنبیری تورکیایەوە بەڕێوە ئەچێت و باشترین خەڵاتی دەنگت هێنا لە تەواوی تورکیا. باسی ئەم تەجروبەیەم بۆ بکە و بەتایبەت ئەو گۆرانیەی کە پێشکەشت کرد. Aslında şöyle söylemem کاتێک دەچیتە زانکۆ بەشێک هەڵدەبژێریت بۆ خوێندن. بەڵام کۆنسەرواتوار کایەکی جیاوازی جیهانی مۆزیکە، واتە تەنیا بەوە بەند نییە تۆ ڕۆژانە بچیتە زانکۆوانەی نوێ وەربگریت. نەخێر من کاتێک بە ئاکادمیکردنی بواری میوزیکم لەو کاتەوە هەڵبژارد بەرنامەم بۆ خۆم داڕش بەوەی چۆن و کەی و لەکوێ دەست پێ بکەم. هەروە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان لە ڕێگەی چەندین نامزراوەی جیاوازەوە چالاکی بەردەوامیان بۆ گەنجان هەیە. بە تایبەتی بەڕێوەبەرایەتی لاوان و گەشت و گوزاری سەر بە وەزارەتی ڕۆشنبیری ساڵانە پێشبڕکەی خۆشترین دەنگ ساز دەکەن و هەندێک جار 2 ساڵ جارێک ئەنجام دەدرێت. ساڵی 1 جار یا ساڵی 2 جار. بە پێی سیستەمە کارپێکراوەکە خەڵکی دەچێت خۆی ناونووس دەکات لەم بەرنمەیەدا و ناونووسکردن بە کۆنسەرواتوار بوون مەرجدار نییە. خۆت ناونووس دەکەیت، هەڵبژاردن دەکرێت بە پێی ناوچەکان. سەرەتا لەسەر راستی ناوچەکان هەڵبژاردن دەکرێت و یەکەمی ناوچەکان هەڵدەبژێردرێت و یەکەمەکان دەچنە قۆناغی کۆتایی و لە نێو هەموو یەکەمەکاندا تاکە کەسێک بە یەکەمی تورکیا هەڵدەبژێردرێت. بەڵام تایبەتمەندیم پێشبڕکەیە ئەوەیە کە مایکرۆفۆن بەکار نایەت، ئامێر نییە. Mikrofon yok. Aha, okay. BPA, B sound system. No sound system. خۆت لەگەڵ میوزیکشەنەکان ڕێک دەکەویت چ جۆرە گۆرانیەک هەڵبژێریت و چ مەقامێک ئەدا بکەیت و چۆن هاوسەنگیەکە دروست بکەیت. واتە میوزیکشەنەکان میوزیک دەژەنن و تۆش لەگەڵیان گۆرانی دەچڕیت. دەنگە سروشتیەکەت و کۆنتترۆڵت بۆ سەر گۆرانیەکە و پێدانی هەست و سۆز بۆ لایەنی بەرامبەر و دەستەی ناوبژیوان هەڵسەنگاندن بۆ دەکەن. بۆیەم شێوازە هەڵدەبژێرن چونکە دەیانەوێت دەنگێکی بەهێزی نوێ بۆ سەر شانۆکان بدۆزنەوە، وەک چۆن شانۆکارەکان تەنیا قسە دەکەن و دەقەکان وەردەگەڕن، ئەمی شانۆیەکی بەم شێوە ئامادە دەکەن بۆ ئەوەی ئێکۆیەکی بەهێزیان پێ بدەیت. پێشبڕکێکەی ئێمە لە شاری زۆنگۆڵداک بەڕێوە چوو، سەرەتا هەڵبژاردنە ناوچەیەکان لە ئادانا دەستی پێکرد و بۆ فایناڵیش لە شاری زۆنگۆڵداک بەڕێوە چوو. واتە پێشبڕکەی یەکەممان لە زۆنگۆڵداک بەڕێوە چوو. منیش مەقامی تەسەوفم هەڵبژاردو تێیدا مەقامی کەرفانی ئەرزەڕۆمم دەست نیشان کرد، سەیرە لە گوزەل. ئەو ساڵە لە پێشبڕکەیەکە بە یەکەم دەرچووم. ئەمەش زۆر دڵخۆشی کردم. هەروەها دەرفەتیەوەشم پێدرا ژمارەیەک میوزیکژەنی بەناوبانگ بناسم و ئاشنای هونەرمەندی زۆر بووم و زۆر شت لە ڕووی کۆنتترۆلکردن لەگەڵ میوزیک و میوزیکژەنەکان فێر بووم. Seyreyle güzel kudreti Mevlam neler eyler canan canan Allah'a sığın adli tealam neler eyler Allah'a
پیس یەکێک لەو بڕگانەی لە ژیانی جەنابەت لە ساڵی 2011 و 2012 سەردانی وڵاتی ئەمریکات کرد. یەکەم جار چوویتە دنڤەر، دوای چوویتە تەنەسی، دوای چوویتە نیویۆرک. ئەم 3 ساڵە ئەزمونێکی تازەی بۆ تۆ دروست کرد کە لەگەڵ موزیکی غەربی، جاز، بلوز ئاشنایت پیا کرد. باسی ئەم 3 ساڵم بۆ بکە لە ئەمریکایە. Benim için çok önemli bir parça ve gerçekten بەشێکی زۆر گرنگی ژیانم بوو. دەتوانم بڵێم ئەم چەند ساڵەی کە لە ئەمریکا بەڕێم کرد ئەزمموی زۆر گرنگ و سوودبەخش بوو بۆ من. هەروەها ڕەنگی زۆری خستە زەر ئەزمموی هوەنەریمەوە. لامان کاتیشدا نامەوێ بەشەکانی دیکەی ژیانم پشتگوێ بخرێت. سەرەتا لە دێنڤیر، دواتر لە تەنێسی و پاشان لە نیویۆرک مامەوە. منیش لە چوارچەوەی بەرنامەی نێودەوڵەتی ئەڵوگۆڕی قوتابیان ڕێنمایی قوتابیان دەکەم بۆ ئەوەی بەشدار بن لەم بەرنمەیەدا چونکە زۆر گرنگە. ئەمە سیستەمێکی تایبەتی زانکۆ نێودەوڵەتیەکانە کە ئەڵوگۆڕی قوتابیان دەکەن بۆ شارەزایی و ئەزمموی زیاتر. واتە تۆ دەچیت لە شوێنی ئەوان دەخوێنیت و لە بەرامبەریشدا ئەوان ژمارەیەک قوتابی دەنێرن بۆ ئەوەی لە شوێنی تۆدا بخوێنن. ئامانج لەم بەرنمەیە لە نزیکەوت تێگەیشتن و فێربوون و ڕاهێنانە لەسەر کلتورە جیاوازەکان. هەم بۆ فێربوونی زمان، چونکە فێربوونی زمانی ئینگلیزی بۆ هونەرمەند بەڕاستی زۆر پێویستە. لە ڕێگەی زمانی ئینگلیزیەوە توانیم زۆر شت فێر ببم. هەروەها لەوێ ئاشنای جاز و بلوز بووم کە پێشتر هیچ گوێم لێ نەبوو بوو. هەروەها هیچ زانیاریەکیشم لەبارەیانەوە نەبوو. پێویستت بە قوڕگێکی بەهێز هەیە و سیستەمی نۆتەی زۆر جیاواز هەیە و زۆر جیاوازە لەو کلتور و سیستەمەی مۆزیکی تورکی کە من وەک شارەزایەک تێدا خوێندم. لەوێ شتێکی دیکەش هەیە ئاکاپێلای پێدەگوترێت کە زۆر بەژاوەژاوە. لەو فێربووم کە چۆن ئاکاپێلا بخرێتە سەر نۆتەکان و تێیدا باس، تینۆر، ئالتۆ و بارتۆن چۆن لە نێوانم لە قۆپۆپانەدا نۆتەکان لێک جیا بکرێنەوە و دواتر لەگەڵ بنەما سەرەکیەکانی سیستەمی نۆتە بگونجێنرێت. بۆ من ئەزمموی زۆر گرنگ بوو. لەگەڵ کەسانی خاوەن کللتوری زۆر جیاواز ئاشنا بووم، کەسانی دیکەم لە کیشوەرە جیاوازەکان و زمان و فەرهەنگی جیاواز ناسی. بەدڵنیایەوە لە هەموو شوێنێکم جیهانەدا لەگەڵ کەسانە یەکدیمان ناسی کە تەنانەت پێشتر ناوی وڵاتەکەیشیم گوێ لێ نەبوو بوو. بەم شێوەیە ئاشنای کللتور و فەرهەنگ و میوزیکیان بووم. ئەمانە هەمویان نزمموی ژیان و فراوانکردنی ئاسۆی مرۆڤ و تێگەیشتن و بۆچوونی نوێ و گۆشەنیگای جیاواز و نوێی بۆ فراهم کردم. دوای گەڕانەوەم لە ئەمریکا گوتم ئیدی منە و کەسە نیم و خاوەن کەسایەتێکی نوێم. بە کورتی سوودێکی یەکجار زۆرم بینی و توانیم لە ڕێگەی مەزمونانەوە ئاسایەکی نوێ بۆ خۆم بدۆزمەوە و بەرچاوڕوونیەکم هەبێت بۆ کارەکان و گەشەپێدانی زیاتر. Tankayşima maskıma, cübbeşima maskıma, tankayşima maskıma, cübbeşima maskıma, kommerşima carıtma, şima kukel zerrema, mavaydın verreşima, ninna ninna ninna, şima vinin seninna, ninna 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 ninna. لە موزیکی کوردی ناوچەکانی جۆرا و جۆرمان ڕەنگی تایبەتی مۆسیقای خۆیانیان هەیە. هەورانی کە ئێستا لە هەورامانی سۆرانی، کرمانجی، کەلهوڕی،
و بەشێکی گرنگ لە موزیکی کوردی و زمانی کوردی زازاکیە کە بەڕێزت بە ئەو زمانە گۆرانی ئەڵێ بێجگە زمانی کرمانجی و زمانی تورکی مێ باز بێمە سەر ئەو بەشەی مۆسیقای زازاکی و بە تایبەت چۆن بوو kə bə zmani zazakiş görəni yalan. Zazaca benim yabancı olduğum bir dil kesinlikle değil çünkü annem شێوەزاری زازاکی بۆ من نامۆ نییە چونکە دایکمونەن کەم بەم زمانە گفتوگۆیان کردووە. خۆی لە خۆیدا زازاکی شێوەزارێکی تایبەتە و فەرهەنگێکی تایبەتە. لە زۆر ناوچەی تورکیا شێوەزاری زازاکی بەکاردێت. بە تایبەتی لە دێرسیم کە ناوەندی زازاکیەکانە بە تایبەتیش وەک زمانی ڕەسەنی کوردانی عەلەوی دەناسرێت. ئەوان لە ژیانی میوزیکدا زۆر دەوڵەمەندن چونکە عەلەوی ڕایەڵێک و پەیوەندێکی بەهێزی لەگەڵ میوزیک هەیە. بۆیە بە ژماردنی ڕنگ و جۆرەکانی مەقامە جیاوازەکانی زازاکی کۆتایی نایەت. لە ڕێگەی نەنکم و دایکمەوە ئاشنایم بە شێوەزاری زازاکی هەیە و هەروەها ئاشنایشم بە کلتور و فەرهەنگی زازاکیش هەیە چونکە خۆم لە دیاربەکر گەورە بووم و لەم شارشدا ژمارێکی زۆر گوند و دەهاتەکانی ئامەد زازاکین مۆزیکان زۆر جیاوازە. پێم وایە زیاتر نەریتین و خۆماڵین بە تایبەتی میوزیکی عەلەویەکان شتێکی زۆر ناوازەیە. هەم سۆز و پەیامەکانی زۆر گرنگن. هاوکات لە هەمووشیان سەرنجڕاکێشتر ئەوەیە ژەنیارەکانیان زۆر کارامەن و چێژێکی زۆر تایبەت بە میوزیکی عەلەویەکان دەبەخشن. سەرباری ئەمەش هەموو عەلەویەکان بە گشتی پەیوەندی ڕاستەوخۆیان لەگەڵ میوزیک هەیە بۆیە میوزیک ژەن و دەنگبێژەکانیان ڕواڵەتێکی تایبەت دەبەخشنە هۆنەر. باشە ئێستا ئەمەوێت لە ناوچەی هەورامانین بەڵام سامپڵێکی زازاکیم بۆ بخوێنی گۆرانیەکی زازاکیم بۆ بخوێنی. خمشی سربانه لتگم میانو باره تو میانو باره نتابل پرانه من دور دماسانه تو دماسانه نری خمه و ازنای توروانو تورنده که هورا توروانو چه هەستێکت هەیە ئێستا لە هەورامانیت؟ بۆ من پێناسەکردنیم شوێنە تۆزێک سەختە بەڵام بەهۆیەوەی پەیوەندێکی ناڕاستە و خۆم لەگەڵم ناوچەیە هەیە و لە ڕێگە و فیلمانەی کە لێرە تۆمارکراون ئاشناییم هەیە ئێستاش زۆر دڵخۆشم کە هاتوومەتە و شوێنە دڵڕفێنە. لە یەکەم ساتەوە کە هاتمێرە جوانی سروشت و لێکەوتەی جوگرافی و شێوازی خانووەکان و دۆڵ و بەرزاییەکان و ئاوە سازگارەکانی هەستێکی تایبەتم پێدەبەخشێت. ئێستا لە ناو سروشتێکی سیحراویدام. میلیس ئەمەوێ ئەوەت لێ بپرسم ئەزمموی کۆنسەرواتوار و خوێندنی مۆسیقا لە دیاربەکر دوایەوە هاتنی تۆ بۆ ئەستانبول ژیان لە ئەستانبول وە بە تایبەت ئیشکردن لە تێرەتێ پێم وایە ئەزمموونێکی زۆر گرنگ بووە بۆ تۆ باسی ئەو ئەزممونەم بۆ بکە و چ شتهایەک جارێ لە ژیانی هونەری تۆیە نەبووە و نەکراوە کە ئەتەوێ بیکەیت. Şimdi TRT'den başlarsam TRT gerçekten TRT دامەزراوەیەکی زۆر گرنگە بۆ ئێمە. TRT بۆ من و هەموو هونەرمەندێکی ئەکادمی وەک قوتابخانەیەک وایە. کارکردنم لەگەڵ کەسانی زۆر پرۆفیشناڵ، مامۆستای زۆر بەتوانە، میوزیکژنی زۆر شارەزا چانسێکی زۆر گەورە بوو بۆ من. ئەگەر بێت و تاوی ژیاننامەی خۆم بگەڕمەوە بۆ دەردەکەوێت کە زۆربەی ئەزمموی ژیان و هەنەریم لە تەرەتەوە کەڵەکە بووە و سەرچاوی گرتووە.
گومانی تێدانیە زۆر شت لە ڕێگەی کۆنسەرڤاتوارەوە فێر بووم بەڵام هێندەی ئەویش بە بارتەقای ئەو لە تەرەتە ڕاهاتوم و فێر بووم. تەرەتە سەرەتا بنەما سەرەکیەکانی ئەم جیهانت پێدەناسێنێت دواتر دەرفەتی کارکردنت پێدەدات لەگەڵ ژمارەیەک مامۆستا و میوزیکژەن و هونەرمەندی زۆر شارەزا. بۆ ئێمەشەوە کادێرێکی تۆکمە پێکدێنێت. بە دیوێکی دیکەدا کارکردن لەگەڵم کەسایەتیە زۆر پرۆفیشناڵانە جا لە بواری میوزیکی هونەری تورکی بێت یان لە بواری میوزیکی ملی تورکی بێت شارەزاییت لە ناخی کارەکە و بنچینەکەی فێر دەکەن. منم لە سەردەمی خوێندنم لە زانکۆ دوای دەرچوونیشم لە زانکۆ بەردەوام لەگەڵیان کارم دەکرد. سوودێکی زۆرم بینی وەزمونێکی گرنگیش بوو بۆ من. باسکردن لە داهاتوو بەڕاستی زۆر ئەستەمە بەڵام بۆ من ژیان زۆر فراوان و پڕمانایە لە هەموو ڕەهەندێکەوە. بەپێی تواناوڵەکانم چڕ دەکەمەوە بۆ ئەوەی شتی نوێ بخەمە سەر خەرمانەی کارەکانم. بە دوای ئەزمموی زۆرتردا دەگەڕێم پرسیار ئەوەیە من سەرقاڵی میوزیکم بۆچی میوزیک؟ ئایا تەنیا بۆ خۆم میوزیک دەخوێنمیان دەمەوێت بەرامبەریشم ئاشنایی هەبێت یان ڕاتنە لەسەر میوزیکی لایەنی دیکە یاخود بۆنەوەی داهاتوو بۆ منداڵەکانمان یانیش چیم پێ دەکرێت لە ڕێگەی میوزیکەوە خزمەتی ژنان بکەم. Eman delo, eman delo, eman delo, eman delo, jan eşkı abet delo, delo kezep tebun kulo, yar bu gulez bebelo, eman 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 delo, eman 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 delo, jderdi yaritim be kulo, jan eşkı delo, eman 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 delo, eman 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 delo, jderdi yaretim be kulo, jan eşkı abed delo. Erkeçi tuzani, eskırmancı nizanım, er heyran tuzani, eskırmancı nizanım. Aşıkı becnat emme tu helanda vicani destudim des helandim ji mehbuba vicani püştam alab rihane berim alab rihane enkadre mercane erka gevri mercane ezidre ramisim البرمالا سلمانه از چاورش ما چکم جدرد و